دوای یەکلاکردنەوە بڕیارە گرنگەکە یەکێتی تۆپی پێگوروستان لە سەر خولی نایاب کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ماوەی زیاتر لە 4 مانگ ڕکابەرەکانی خولەکە ڕاگیرا بوو لە کۆبوونەوەیەکی ئاسایی و یاساییدا بە ئامادەبوونی جێگری سەرۆک و سکرتێر و ئەندامانی دارایی و 6 ئەندام بە زۆرینەی دەنگ بڕیاردرا بە ڕەچاوکردنی ڕیزبەندی خولی نایابی کوردستان تا بەر لە ڕاگرتنی یاریەکان کۆتایی بە وەرزی 2019-2020 بهێنرێت و تەواو بکرێت. ئەمەش پاش ئەوەی پێشنیازی ئەنجامدانی قۆناغی چوارگۆشەی زێڕین و قۆناغی شەژیانەیی بەڵام ئەو پێشنیازانە ڕەتکرایەوە. بۆیە بڕیاردرا یانەی نەورۆز وەک پاڵەوانی خولەکە دیاری بکرێت کە لە پێشەنگی ڕیزبەندی بوو و لەم وەرزە بەهێزترین یانەی بەشداری خولەکە بوو. هەروەها پلەی دووەم بە یانەی برایەتی درا لە بەرامبەردا بە هۆی ئەو بارودۆخە نەخوازراوەی کە هەیە هیچ یانەیەک دانەبەزێنرێت. سەرەڕای ئەوەی یانەی ئاراراتیش بەر لە دەستپێکردنی خولەکە پاشەکشەی کردبوو بەڵام هەلی بەشداریکردنی لە یاریەکانی وەرزی داهاتوو پێدرایەوە. دوای ئەو بڕیارانە بەرەیەکی دژ بە و کۆبوونەوەی دروست کراو ئەوەیان قوبوڵ نەکرد کە یانەیەکی سنووری سلێمانی ببێتە پاڵەوان. لە کاتێکدا لە ساڵی 2006ەوە تا ئێستا هیچ یانێکی سنووری سلێمانی نەیتوانیوە نازناوەکە بباتەوە. دوای نزیکەی 1 مانگ لەو بڕیارە و بە پلانێکی ژێربەژێر و ئەنجامدانی چەند کۆبوونەوەیکی نایاسایی کە سەرۆکی یەکێتێکە و 4 ئەندامەکەی تر بەردەوام ڕەخنە دەگرن و دەڵێن بڕیارێکی حیزبیە، کۆبوونەوەیکی بەرنامە بۆ داڕێژرا و ئەنجام درا و بڕیارێکی تێریان دەرکرد بەبێ ئەوەی هیچ حسابێک بۆ بەرەکانی پێش و سەروەری یەکێتەکە بکەن. بە تایبەت وەزارەتی ڕۆشنبیریان تێکەڵ بەو کێشەیە کرد بەبێ ئەوەی هیچ یاسا و ڕێسایەک ڕێگە بەو تێکەڵکردن و بڕیاردانە بدات لە سەر خولێکی وەرزشی. ئەوە بەر لەو کۆبوونەوە بەرنامە بۆ داڕێژراوە باسییان لەوە دەکرد بڕیارەکەی پێشوو حیزبی بووە لە کاتێکدا لە زۆرێک لە وڵاتانی جیهان بە هۆی ڤایرۆسی کۆرۆناوە هەمان هەنگاویان ناوە. لە کاتێکدا لیژنەی ئۆلۆمپیک کوردستان لە خول و چالاشیەکانی بەرپرسا ئەگەر کۆبوونەوەکەی پێشوو نایاسایی بێ کە 8 ئەندام ئامادەبوون ئەی کۆبوونەوەیەک بە 5 ئەندام و بە چ ڕێسا و ڕێنماییەک بە یاسایی دەکرێت. باز لەوە دەکرێت تا ئێستا هیچ بڕیارێک بە دەنگدان یەکلایی نەکراوەتەوە بەڵام لە کۆبوونەوەکەی خۆیاندا خستیانە دەنگدان و خولی نایب هەڵوەشێنرایەوە. ئەگەر باز لە حیزبایەتی دەکەن بۆ لە سەرۆکی یەکێتی تۆپی کوردستان ناپرسن کاتێک حکومەتی هەرێم ئامادە نەبوو بودجە بۆ خولی پلەیەک دابین بکات، هەڤاڵ لاور شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە بوو بودجەی پێویست بۆ بەڕێوەچوونی خولەکە دابین بکات، باڵام سەرۆکی یەکێتێکە هاوکارەکەی ڕەت کردەوە بەبێ هیچ هۆکارێکی باوەڕ پێکراو. کاتێک باز لە یاسایی و نایاسایی دەکەن نوێنەری یانەی ئارارات بە چه پێوەرێک بەشدار بوو دوای ئەوەی بەر لە دەستپێکردنی یاریەکانی ئەم وەرزە بڕیاری پاشەکشەی لە خولی نایبدا بۆ خولی پلەیەک دابەزێنرا و بەپێی چه بڕیارێکی یاسا و ڕێنمایەکانی یەکێتێکە لە کۆبوونەوەکە ئامادە بوو هەروەها دەنگیشی بۆ هەڵوەشانەوەی خولەکەدا. ئەگەر باز لە بڕیاری حیزبی دەکەن ئەی سەفین کانەبی سەرۆکی یەکێتی تۆپی پێگوروستان چۆن دەڵێت فشارێکی زۆرم لەسەرە و نابێت ئەو بڕیارانە قوبوڵ بکەم، بۆ ناپرسن کێ ئەو کەسولایەنانە فشاری لەسەر دروست دەکەن. یاخود دەڵێت ئەگەر من نەبوومایە ئەوە سکرتێر و 3 ئەندامەکەی تر لا دەبران بە هۆی بەشداریکردنیان لە کۆبوونەوەی پێشوو بڕیارەکانی کۆبوونەوەکە. هەروەها دەڵێت فشارم لەسەرە و پێیان وتوم ئەگەر یانەیەکی مووسڵ بکرێت پاڵەوان نابێت یانەی نەورۆز ببێتە پاڵەوان کە مافی خۆیەتی و دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر پێشەنگی ڕیزبەندی گرتووە. ئەگەر بڕیارێکی حیزبی نەبێت و هەڕەشەی دەرکردنی لەسەر نەبێت بۆچی نابێت نەورۆز بە مافی خۆشی ببێتە پاڵەوان لەبەر ئەوەی سەرۆکی یانە هەڤاڵ لاهور شێخجەنجیە.